ئێرە تەلاری پارێزگای کەرکووکە، ئەو پارێزگای ماوەی زیاتر لە ساڵێکە بەوە کات لایەن عەرەبێکەوە بەڕێوە دەبرێت. بە بۆچوونی چاودێرانی سیاسی گەڕانەوەی پۆستی پارێزگار بۆ کورد یەکێکە لە پێویستی هەنووکەیەکانی پارێزگاکە، ئەویش بۆ پێی کە پارێزگاری بە وەکالەت کارەکانی پێچەوانەی ژیانی پێکەوە ژیانن لە کەرکووک. پارێزگار بە وەکالەت بە شێوەیەکی ناڕەوە هەوڵی داوە پۆستەکە قۆڕخ بکە و ئەمە زیانێکی زۆر بە گوندنشینان و جوتیاران و هەموو ئەوانە گەیەنێت کە لە کەرکووک دانیشتون و دیارە بەدەر لە کورد عەرەب و تورکمانی جوابی دەکەنەوە کە ئەم پارێزگارە ئێستا تەمسیلی ئەوان ناکە و لە ناو پێکاتی عەرەبیشە تەمسیلی یەک عەشیرەت یەک بنەماڵاکە بە دەلیلی ئەوەی کە زۆربەی ئەو خزمەتگوزاریانە گوازێتەوە ئەو ناوچانەی کە تەنها خۆی مەبەستێتی و لە پێشترێمە بینیمانە خزمەتگوزارەکان بە شێوازێکی یەکسان هەموو ناوچەکان و گەڕەکانی گردوتەوە. بەنسبەت پارێزگای کەرکووکەوە هیچ کەس لێ رازی نییە، وەکو کورد بێ وەکو تورکمان بێ، بەس ئیشەکە بەس بۆ خۆی بۆ تعریبکردنی کەرکووک. لەمە وایە خۆی ئێستا پەرلەمانتارە تا ئێستا سوێنی نەخواردەوە کە بێتە پەرلەمانتار لەبەرەوەی مەحافزە بگرێ ئەم دوو مانگە یان ئەم مانگا لەبەرەوە بارودۆخی کەرکووک خراپکە ئەنجا تەسلیمیکە کە کورد یەکێتی نیشتمانی کوردستان کە کەرکووکی بەجێنێشتووە داواکەین لە هەموو کورد لە کەرکووک یەک دەست بن بۆەوەی پارێزگای کەرکووکی لایەنی کردەوە بۆ کورد. پەرلەمانتارێکی عێراقیش بە تێڕامانەوە دەڕوانێتە مانەوەی پارێزگاری بە وەکالەتی کەرکووک لە پۆستەکەی. ئەو پەرلەمانتارە پێشی وایە مانەوەی ئەو پارێزگارە لە کەرکووک ئەجێندای سیاسی لە پشتەوەیە. ئەو دیارە لەبەرەوەی ئێستا کە بە وەکالەتە بۆی کارەکانی محافەزە ڕایەڵ بکاتەوە بەپێی ئەو بەرژەوەندیانی کەەوە خۆیان هەیەە و پێشم وایە ئەمیش هەر بەشێکە لەو ئەجندایانەی کەەوە هاوکاری ئەو دەکات چکە ئەگەر تۆ بێت و بتەوێ پارێزگارێک دابنی ئەم کێشێش چارەسەرە بێ واتە دەستێک هەیە بەداخەوە من وای دەبینم کە لە دەرەوەیە لە پێناو دژایەتیکردنی کەرکووک بەجددی کار دەکا کە پێم وایە ئەو دەسە شەرت نییە ئیلا لەلایەنەکانی تربێ لەوانێ لە ناو خۆشمانە ئەو جۆرە دەسانە هەبێ کە هەموو کاتێ بتوانن لە پێناو بەرژەوەندی خۆیان و تاکی حزبیان کار بکەن. ئەمە وای کردووە کە ئەو نەچێتە بەغدا و لێرە بەردەوام بێ لە کارەکانی خۆی لەبەرەوەی نتوانین پارێزگارێک دابنێری ئەمەش ئەستۆکەی دەکەوێتە سەر ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەداخەوە تا ئێستا کاران نەکراوەتەوە. ئەمە وای کردووە هەموو ئەو ئەجندایانەی ئەوان پێویستیانە وەکو خۆیان جێبەجێ بکەن و تۆ هەر ینی وەزعێک دروست بکەیت دێن لەباری دەبن بۆ دانانی پارێزگارێکی تر بە کۆمەڵێ بیانە و پرۆپاگەندە کە هیچی خزمەتی دۆخی کورد ناکە و خەڵکی کەرکووکش بە ئاشکرا تێدەکەن لەم پلانجیاریانە. سەرباری بەردەوامیەوە هۆڵانی لە ئارادان بۆ ئاسایکردنەوە ڕەوشی کەرکووک چاودێرانی سیاسی ڕایدەگەیەنن بە ئەجێندای سیاسی عێراقی کوردستانیش کار دەکرێت بۆی هەوڵەکانی ئاسایکردنەوە سەرکەوتوو نەبن. باشترین نمونەش بۆەوە نەگەڕانەوەی بەشێک لە ئەندامانی لیستی برایەتی کەرکووکە بۆ شاری کەرکووک. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.